گەرمە سادە بەزمە سادە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە سادە هەموو هەفتان بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمە سادە بەسەر هاتە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە ئەو سەردەما قەباحەتە مرۆڤی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە باش و خراپ تێکەڵ بووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمە سادە بەزمە سادە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە سادە گەرمە سادە بەسەر هاتە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە ما شاء الله ما شاء الله لو جوانية ئەوە چیەکەی؟ والله الرسمي هيفا وهبي مهواسي چییە؟ هيفا وهبي چونك اللي خوشينا وكيتو تو هيفا اويج هيفا وتنبا هذه واسم ئەی بۆ هەیفا ئەسعەد هەڵناواسی اخدت وصف السيري ازانيش نكا هيفا اسعل لشوي هيفا وهبي لشوي عرض وعاسمان تام فرقي هوار بۆچی؟ من جوانم یا ئەو؟ نازانم بەڵێم چی ئەزانیت چۆن شتێکی پێ ناخۆش نەبێت هەیفا یعنی من پێشتر گوێزانێ بەش یەک هەفتەمیە کرد ئێستا ڕۆژی چوای گوێزان سەرفەکەم سیانی تۆ سەرفیەکەی ئەوە ناکرێت ئەوە ژیان نییە منی تیام هەبێ حەلێک بۆمە دابنین یعنی ئێستا ئەو لە من جوانترە؟ ئەرە وەڵا ئەی بۆ جاران واد ناوت؟ کاکە جاران کەربووم باشە جاران مانایە بوو من نەمەزانی چۆن بلەوەڕم پێ خۆشە وڵات تۆ بیانوم پێگری بیانونی هەیفا ڕەجالیەکەم کاکە تۆ بۆ زۆر سەیری تۆ سەیری ئەنتەرنێت ناکەی سەیری سوۆسیال میدیا ناکەی ئەم کچانە زۆر ناسین لە پڕێکە تەجمیلیەکەن جوانە بن دە تەجمیلێ بکە آخر ئێشیە قوربان خۆ دکتۆر گازی لێ ناگری لەوە وا دەم مەکەرەوە ڕەجالیەکەم باشە تۆ هەرچێکی بەس دەم مەکەرەوە با دانە نەبینم کاکە عەلەقەل دانت چاکە یا هاوار وەڵا زۆر جوانم تۆ بیانوم پێگری هیچ عیبم نییە من چی بە لە بەیانیەوە خەریکی سەر و قژم بۆ تۆ جوانەکەم تۆ هەر ناڕازیت قژە عیبی نیە و تاماشەڵاڵی مەڕی عەرەبیت بەڵامی تر چی بکەم شتەکە وای لێ هاتووە بەس تۆ نەختێک جەمالیەتی دەم و چاو ئەها دانەکانە باوکڕ من بە بەشی خۆم ڕازیم ئاخە من ڕازی نیم ئەی لەوە پیاوشنی جوانی وێ کاکە معقولەیە مۆڵێ وازانم هاتم بۆ مەعەسکەر کەیفی خۆتە بەخوا من شتانە ناکەم دەی وەڵا پێ ناخۆشە من تەلەفۆن بۆ دایک دەکەم ئێستا دایکم بۆ پێڵە ماڵم کاکە ژیان ئاوا ناچێ بەڕێوە وڵا نایکم هیچ عیبم نییە یەوە بیانوم پێگرن کورە بیانیم چی برارڕۆ بە قورعان کەسەی دەکەم کە عەبدوڕەحمان دراوسێمانم بیرەکەوێتەوانێ تۆ وازدەوە بێنە من ئەچمە ماڵی باوکم ئەچم بەدێنێ چمە مەلی دایکم ئێ وەڵا منیش حەزەکەم وەرە پیا قساکە بەدێنی ئێ بۆ بەدێنی هەر جارێم فترێ بۆ خۆل لێ بە نەخێر بەدێنیە ڕۆمەوە تۆ جارەکە واز لەوانە بێ لە مێشکی منیشی تێگا شەربەتی فرێشم بۆ هێناوی شەربەتی درێژ فرێش ناخۆم بەخوا شەربەت ناخۆم بە تایبەتی بۆم کردووی کورە پیاوم فرێش هەر ناخۆم دەکەیفی خۆتە قڕ بە سەرمە من نازانێ بژڕوە یاخوا بە خێر بێ سەر ئەوەش نەبێ نایت نەبە تەلەفۆنە ژیری نەبە هیچ شتێک وڵی بیت خۆ زامیش مەشغەڵیەت و داوام و ئیش و کار و دێتە هەرۆنە پێێ بەخۆ یاخوا بە خێر بێ سەر چاو ئەدەم باس چۆنە وەڵاهی ماوین هەرە بێ بڵێم ماوین بە ساقم بیاخوا ئەری نازم خێر بۆم و تەلەفۆن و تەلەفۆنکاری وەڵاهی مۆئەت ڕاست و ڕەوان پێ بڵێم من لە مەحنەتێکی زۆر گەورەیە بۆچی بووە وەڵاهی خێزانەکەم چێش نەخۆشە ناساخە شڵا نەخۆش بووە بە چوار شەریقە چاکە بوو ئەی چی شەرتانە شەڵا شەڕمان بوو ئەی چی خێرە کێشە چییە وەڵاهی زۆر هینە زۆر چی زۆر ناشرینە ئەچا مامسایجە ناشیرنە کاکە و کی کێشەیە براکەم ئەوە کی کێشێ مشتەحیلی خۆی هەیە کاکە چۆن کێشە نێ پیا و هیلاک و مانوو مردوو یەتە ماڵەوە هەست بکە هاتوۆتە بۆ مەعەسکەرێک کاکە تۆ حەستە گەژنە بۆ جوان بۆیە ڕۆژی
2000 يڵی تێ کرا ئارە وەڵڵا حەزمە کرد بەس زەڕێ جوان بۆە ڕۆژی هەزار جوو شەقی تێ هەڵامە حەسەگە ژنەگە جوان بۆە نانی نایدادە بەس قوزا قوردی بێت ئارە وەڵڵا نان و قوڕە خۆم بەس جوان بێ کاکە تۆ ئەگەر لە وەزعی من نییە مؤەیەد قسەی بەلاژەکەی کاکە ژنەکەی من بینی بەخواڵی ئەوە چۆن ماوی قورآنەوە تۆ باسێکە دیارە شتەکە زۆر گەورەیە هیچ ڕستنیە شتێ وەڵڵا ناوێر مەڵی واسم ناوی چی بوو خێزانەکەت هەیفا هەیفا ئەها بەخوا لە خۆشی ناوەکەی ئەو هەڵم وازیوە وڵی مام سعی بەخوا ئاگەلێت تۆ ئەو کفرە وەرە بابۆ جوانەوە عیبی چییە ئەوە بابە ئەمە هەیفا وهبیە ئەوەی من هەیفا ئەسعەدە باشی نێسعەدە بەڵێ خاوی هەیفاکە ناسعەد بێ ئادی بزانم ڕستمی شتێک لا حول ولا قوة إلا بالله خوارە هەر ئاوا ڕقەمیەک لێ بەخۆ من نایرم سەیری بۆ تاقێتەوە نه تۆ بەس ڕقەمیەک لێ بە ئەوە تا مام سعید نازم تۆ پێمان ڕابێری بۆ چییە ئێوە چیەوە کاک برامی براتە هەدەی کامی بەڕاست فەرمو ئیدە ئەوەیە ئەوە هەیفای ژنمە ئەمەیە ئەرە بە قورعان چی خێرە ئەمە چەندێکە خێزانتە وەڵڵاو تقریبا 11 مانگە تقریبا وەڵا پیاوی خۆ ئەگەلێ دەرەجێشی بۆ؟ بەس پێم بڵێ تۆ چۆن تەحمولی کردووە ها چاو لێ هاتیتە سەردینی من ئاگال لێ من ئەلە وەزعەیەم عشما بالله بەخوا سێ چوار جاویستومە لە گەڕک بارکەم گەڕک نەگەشتی بەخوا ناڕۆیت خێر لەبەروی ئەوی تیابوو زۆر ناشرین بوو نە ئەیوێرا دەست بێتەوە منتیقێ نە ئەیوێرا پیا و خراپی ڕووکاتێرە هی کۆل فێگوڵ خۆمان بووین والله باوکر وەزعە تۆ پێم بڵێ یەک پرسیار بکەم ئاساییە زۆر طبیعیە شخصیە تقریبا ئەمە شێژ لەگەڵ یاخوتویت والله زۆر جار جاری واش هەبوو مەقسەد لەسەر قەنەفەکە خەوم لێ کەوتو بەیانی هەستاوم لە عینە شوێنم هەل لە یەک ژووری شابوون تقریبا پاساوان و حرە سوودانە نبوو بۆچی مەهرە ئەی نازانم پیاوم هەیە لە تەنجوای بخەوێ داخدە والله داخدە ئەوە وەزعی منە مؤەیەد ڕەجال لێکم لەم میحنەتە ڕزگارم کەم مؤەیەد باوکم بە حەقی قورئان دەم چاوە چیمان بڕێژیەوێ ئەوە هیچ تێبەرگەت هەنەگرێەوە بەسەری مؤەیەد پێشتر گوێزانی بەش یەک هەفتەیە کردم ئەسە لە ڕۆژێکات چوای گوێزان سەرفەکەم بەس نا من یەکدانە ئەو سییان والله باوکم سیانیشکە بکەوە ئەو بەچیمان بڕێژ تاقم تەراشم بۆ داناوە چی بکەم شانسی خۆ من ناو چاوانەکەی خۆم من بەم هەموو سروست پێوانە ئاوشتە ناشی وڵازام تۆ سروسمی بەس کاکەوە ئەوە حل هەیە دەبە قوربانە بم مؤەیەد ئاخر من بۆیە حەزم کرد بوو بیرم لە نزیکەوە برادێکم هەیە دکتۆری تەجمیلە بەڵێ کێشەمان هەیە ئەوە بەتەنیا بەخوا بۆ چاناکە بەخوا بەلایەن کەمەوە بێ مەسەلە پارە نییە کاکە من 5 دۆنمم هەیە چەند چەندەگە وەڵا لەوانەیە 10 دەفتەر بکە چەند دەفتەر بابە دەفتەری چینجا دەفتەر بەس بەشی شاگردەکانی بەردەستیەکە برا ڕێین بە 10 دەفتەر تەمچینی نەجاتی خزانی بۆ ئەزانی کێشەکە چیە کێشەکە بێک دکتۆر چاناگرێ ئەو بێش کەسی لە بەردەسا بێت کاکە قەرزی بۆکەم والله بێ قەرزی عنی جوانیە کات چۆنی لێکا مەسەلەن باوەڕ و قەنەعەتە بێ نەخۆشیان لا بووە تێگەی ئەو قاچ قوڵیاڵی تیرۆک بووە ئێستا بڕۆ سێریکە ماسی چ ماسیەک ئەوە قەڵەمیاتۆ دەخۆن بەخوا لای بووە تێگەی چاوی ئەڵیدا چاوی جاکیشان بووە ئێستا ڕێگەڵی چاویڵی مانگایە چاو مانگا و بیریوە تێگەی تیابوو وشک و ڕاغوەتەوە ئەو مەدالای عشقانە ئێستا گوپانیانەوە بۆ لێ کرۆ بۆ تۆکسە ئەلاوانە تێک مام سعید مام سعید مام سعید مام سعید ئەرێ ماڵەوە بێک ساعتە قسە بۆ تۆگەم و تۆ لەی شووی یاخوا بەخێربێ چی بەخێربێ با بە ساعتێک دانیشتم من بە نامۆسم لە دوای ماسێکەوە ئاگاو عیلم و خەبەرم لە تۆ نەما یعنی لە دوای واگاو لە یەک قسەی من نەبوو یاڵم چای مانگا و مەدالای ئیسقان و باسی ئەو شتانە کرد خۆمرەوە بۆ تۆ هیچ خدە ناکرێ کاکەوە دەبە قوربانە بم مؤەیەد گیان بەشکو تۆ زێک لەو ماسیە بچێکی منیش مەمنونتە بم بەخوا ئەچێ بەس پاری تێش ئەی باشە ئەتوانی ئەی چی بکەم سەرێکی وەزیری دارایی هەڵم بە قوربانە بم من کردم تۆ نەیکەیت شتێکم لەو قاسەیە بەرێ بەسی 40 ساڵات دەمەوە بەخوایتر ئەو حلەکەیتی باشەوەی لێ بکە کاکە وای یەکەم چار نییە لەبەروی من بڕۆم تاشی نێوە من وەڵا بە قوربان پێویست حەزەتی کێشە ئەم تا نەژهاتوتوانە بە قورحان بەرگۆشتان نت حەزەکەم وەڵا تەعارفی نەکەی بە قوربان نەڕۆم دەی یاخوا بەخێر بێ سەر چاو مؤەیەد گیان خوا حافیز بێ ماسی بۆ نامناسی باوکەڕۆ سید یەکەم هەیفا ئەسعەدە بیرەکەیت و برارڕە خوانەیەتە خەوی هیچ کەسێک سعد خير ولادي بسير ما وەڵاهی ئامۆژن بەجددی وەزە ئاوا ناڕوە بۆیە وتم با لە نزیکەوە تۆش ئەگەر لەو کێشە و مەشاکیلەکانی ئێمە بێ رصيبوا چی بوو یعنی ئامۆژن نازانین ئەو وەزع منیتیام وەڵاهی ژیانم لێ تاڵ بۆ بەڕاستی وڵا دایکە بیانوم پێگرێ كنت مزامتيه وزن لبينك شي بوا ئامۆژن ئەزانین چۆن مشکیلەکەی من بەجددی
من پێڵێ مەڵێم ژنەکە وەکو ئەو خەڵکە بڕۆ تەجمی لێ بکە هیچ وتووە مە خراپە بۆچی شێتی ئەخدەهام ئەو کەڕۆ چیەتی ئامۆژن تۆ ئەوە نییەڵێ مەیمون لە چاوی دایکی عینەن ئاسگواتور ئاوا سەیدیەکەی ئەها باوکەڕۆ مەسەڵە زۆنە شێتی ماشەڵڵا بە قسەی بکە قسم دەگوڵە بزە بکە بە دەمیان باش. خزمەتی بکە ناخۆم ئامۆژن ڕجالێکە میکا دەمی هەمووی لیکە ئاخرەوەکەی ئوسوڵە ناخۆم بابە ناخۆم گوڵ بڕژە ناخۆم ئەو دەنکە ناخۆم داودنکە. ئاخر هەر حەزم لێ نییە حەزی بەدەستی بخۆی بخفی ناخ دڵم زانەکە ئاخر دەمنێت دوای مەعیدەم دانەکە ئاخر ئامۆژن ناکرێت من بۆم ناخور ئاخر تەبیعەتم نایبە حەفتا ساڵە زنی حەمۆمینم فێن بەسەر یەکتریە خۆی لەم نەمان یەکتر خۆسێ بۆسی تۆ نابی بەرامبەرە قسە بڕۆ خەفەت دڵی من ناوایە باوکەڕ ئەوی سوێن بەسەر دەخوا چاک تووشن لە بینی ئەم دوانەیە ئێستا ئامۆژن من غەڵەتم وتووە ئەڵەم بڕۆ تەجمی لێ بکەوکەوە عالەمە هەی چێکە قسم دە بە قسەیکە زۆنکاری سابوو بە مۆدیل دە بە قسەی کە دڵی ڕابگرە دایکە گیان ناوێرم ئێشیە ئێش ئێسیە دەرزیە گەڵت تاکە بی بە قسەمان ناکە ئامۆژن مشکلەکە لەوەیە نەزم بوو ئەترسێ ئەمە خۆ زەخدەمە آخر بۆ نەخز خاوەکە لە دڵی منەوە دەبیکە بەخوا ناوێرم وڵی ئەو بیان و پێگرن هیچ عیبەم نییە چیمە ئامۆژن بەشکوی شەڵا قەنەعەت بکە ئاخر پێی بێڵە وەڵی تەجمیل نەکە لەوانەیە لەو سەرەوە کەس گلەیم لێ نەکە لەوانەیە بە جددی مووقفێکی لە منەوە ڕووبە نا سعید گیا من تۆم خۆشە سعید موقفی پاس نەمەوقفی ئاژدایی سەعی باشە ئەرە سەعبووە هەکەکە تو بخۆ دە قسە و ناکرۆکو پەپولەی ڕۆڵە بۆ دایکە لێ تو ڕەمە بە هەرە دەشێتان کردم چوزانم وەڵی هاتان کردم لە بینی دوانە هەر باشی شەما باش سعید باش تەواو باش تەجمیلەکەکەی وەڵا بژی خەسوم دەبات تەلەفۆنێ بۆ ڕۆڵە بە قسەی بکە بەس نابێ ئێشی بێ باشە پێڵم هەریەسیە ڕۆڵە هەریەسیە دەرزی هەریەسیە دەبەس ئامۆژن تەلەفۆنی بۆ موئیدی ڕەفیق مەکە دەبۆی بکە تو ئەیت کێ موئید برادەرمە تۆ فیسک مەکەرەوە ئەلۆ موئەیەت کاکە دکتۆرێکی ڕەفیقی هەبوو هی تەجمیل سبێنی ئەو پێنج زۆرما فرۆشم و پێ بڵێ لەم هەفتەیە سەردانێکیەکەین دە باشە بە قوربان من هەتاماوە مەمنونی تۆم دەیخوا لەگەڵ خواحافیز بێت سوپاسی بکە سوپاسی دکتۆرەکەکەین باسم کرد بوتای بە ئێشی نیە با تووشین وەلای دکتۆری کاتە پێڵێن یاخوا بە خێر بێ ئامۆژن ڕۆڵەی ڕێک و پێک بەسر و مێردن نەبێت تا مێردە دڵ یەکتری ڕابگرن بەخوا منی سوان بەخوا دڵێ مێردە بە قورئان ڕاکردووە بزان تو دەنگ بڵە بڕۆژا خوا ئەخۆ ناخۆم کاکە ناخۆم گوڵە بڕۆژە خەڵکە نازام هەمووی هەر خەریکی درۆکردنە موئەیەد تەلەفۆنەکە تۆزێکیکە چاوەڕێی سوپرایز بە دکتۆر تەلەفۆنەکە چاوەڕێی سوپرایز بە نازامی چشمان نەدی های سعید سەر چاوم دادە فەرموو دادەی چی من هەیفام هەیفا وەهبی لك الواوا بس الواوا صح؟ صح هەیفا وەهبیت هاتووی وەلای من لا هيفا أسعد هەیفاکەی من بالي بە قورئان ڕازەکەت کە هەیفا وەهبی ئەسڵەکە کولی توزانێت یاخوا بە خێوی ڕۆحەکەم بدلتا؟ ئەها سەیریکە ئێستا حالیەن ڕۆمانسیەت لای من عینە نارنجۆکێکە ئەڵخەکە و ڕاکێشاوە بەس دەچشلکەی تەقیوەتەوە ڕێ بابی بابە سپی بێ موهەنەت بۆ خۆت و دکتۆرێ بۆ دۆزیوەتەوە الله ئێستا بدلتا؟ زۆ جوانی ئێستا حالیەن ئاستا ئازانی حەزم لە چییە؟ لە چی؟ شۆربای کفتە دەسوعبە دەکەم ئەهاوتم بزانم چۆنیت بڕێن پیاسەیە بکەین ئەو بازار و ئەو مارکێت و شتانە هەر هەمووی شێت بکەین واو وەنیە؟ شەرمەکە و نەتخوا دەشەرم مەکاکە دەمەش بۆ حرەکاتانە ڕێککەرە بم ئەرە وەڵا کاتە با بڕێین بڕێن یاڵە با بڕێین ئەڵڵا لەو جەوە خۆشترین جەوی ڕۆمانسی ئەوە جەوە بەس دایکە جەوەکەی جەرەسوتاو کرد سۆنی سەعبە عەباسی یاخوا بە خێبێ ئامۆژن باشە تۆ ئامۆژن ئاخری وەخت و ناوەخت ناجێن وەڵی نیازمان و بچینە دەرەوە داوای لێبوور نەکەین ئێمەنی سێم بۆ کوێی ئامۆژن ئێمە چین بۆ سەری ئەزمەڕ ئێوەنی من قوم سوانکاری بکردو من سێم لەگەڵ تاە سۆن نایم بەبێ من ناسر خۆم ێم لە پێسی پێسەدانی بخۆم هەڵی قۆسی سرێت سەعبە بڕە با بڕێیت
بخوا لە کۆڵمان نابێتەوە با بچین لەوەی چێکەش بخۆین و دەبا بڕێ دەبا بڕێ ماشەڵڵا دە فەرموو ئامۆزن ئامۆزن با من پێستکەوتمایە دەبا پێشکەوت بڕۆتە با بڕۆی بڕۆن سعید وەرە خێرە وەرە لە سناپەکە دەرچی وەرە لای بە هێفا من ئەستان میزاجم نییە ئەمڕۆ لای بە چی بۆ خێر چی ڕوویاوە تااقەتی سناپم نییە و تەواو چی ڕوویاوە لە کۆمپانیا شەڕ بووە ئەسڵان یەک مشکیلەم نییە زەرەرە کردووە دایمە قازانجەکەم لەگەڵ خزم شتا تێکچووی لەگەڵ خزمە ئەستان مشکیلەم نییە مشکیلەی من بەس تۆیت هەیفا وی من بۆ کاکە ناکرێ من هەموو ڕۆژێ بێمەوە یەک دەم و چاو ببینم دەتۆزە گۆڕانکاری بکە لە خۆتە ئاهێ گۆڕانکاری چی سعید ئێمە ئەو هەموو پارەیەمان سرف کرد ئەو هەموو کاتەمان بردەستە هەتا بووم بەمە ئێستا تۆ دەوێت چی بکەم باشە ئەو فتری هەیفاوەبی تەواو گوزەشت تااقەتم لێ چوو ئەمە میزاجە ئێستا چیتەوێ وەڵڵی حەزەکەم دوای دوومان خۆ بکەی بە ئەمە کیم کارداشیان چەند جوانە سعید تۆ تەواو نی وڵاتە بۆ معلوماتی لەوانەیە ئەمەی کیم کارداشیانی هەر یەک دوو مانگ تااقەتم لێ بێ دوای حەزەکەم خۆ بکەی بە ئەمە مریەم فارێز ئەڵڵا کە جوانە ئەها چییە؟ سعید زین چی؟ تۆ تێ بەپی ئەتەرنێت و ئەم شتانە بڕۆی بژام بکەیت؟ بەڵێ من نیازم هەیە لە خەیاڵاتی خۆما بژیم زۆر باشە سعیدگیان کەواتە تۆ لەگە خەیاڵاتی خۆتا بژی منیش ڕمەوە بە ماڵی باوکم باشە؟ لێکی الواوە بۆ سلواوە خێلی الواوە صح؟ عشان بالله صح گەرمەساتە بەزمەساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە گەرمەساتە بەسەر هاتە دەنجاویە تراژیدیە کۆمیدیە عەبە چۆنیت؟ لەبیرت دێ؟ هەفتەکەی پێشووتم چی؟ بم بۆ تورکیا گاڵتەی چی؟ ئەی من مانگە پێش ئێستا لەکوێ بووم ئەی نەچووم بۆ جۆرجیا تۆ حەقت نەبێ هەفتەیەتر خۆمت بم بۆ تورکیا لەگە خۆمە یەک دیناریش نادەی هەموو لەسەر حساب براتە گاڵتاکەم دە باش دوایان تەلەفۆنە خۆم پێ دەڵێم گاڵتاکەم یاننا باشە تەلەفۆنە بۆکەمەوە دەی چ بکەم هەبێ و پارەیە حەلکەم پارەیە والله حەلێکم ئێستاش لە باخەکەی باوکم لەگەڵ مراویە جوانەکانمان برایەکان چاتان ماچەکەن هاوڕێیان دڵی من ئەلو ئەلو سەیوانگیان پەپولە جان چۆنێ چۆنی دڵەکەم باشیت پەپولە وڵایی ئیشەی زۆر زەرورم پێت بوو بۆچی چی بووە وڵایی پەپولە گیان لە ڕووم نایە نازانم چۆن پێت بڵێم ئێ هەر شتێک بێ پێم بڵێ سەیوانگیان با بێکۆ حەلی بکەین ئەخر نازانم چۆن پێت بڵێم ئاخر چییە لەگەڵ دایک تۆان قسە و کردبوو مەسەلەکەی منیان چی پەپولە جان ڕاستێکی ئەوەیە باوکم زۆر نەخۆشە پێویستی بە عەمەلیاتێ دووبارە ئەی باوکە عەمەلیات نەکرا سەیوانگیان چی بوو ئێستا عەمەلیات کرا بەس چی بکەم دکتۆر دووبارە پوتی پێویستی بە عەمەلیاتە دیسانە بێ عەمەلیات بکرێتەوە اینجا نازانم چۆن پێت بڵێم پێویستم بە بڕە پارەیەکە پێویستت بە پارەیە چەندێکە پارەکە 50 وەرەکە جا سەیوانگیانەوە خەفەتی بۆچی ئێستا لەگەڵ باوکم و دایکما قساکەم من 50 وەرەقەکە و بۆ هێنم بەس بڕۆکە شەرمەکەم ئەخر بەس بەناو منەوە قسەمەکە ئەوە کەی قسێ دڵەکەم ئەوە کەی قسەیە کە تو ئەیکەی دڵنیا بەلەوەی کە باوکم یارمەتی وایەت ئەو عەمەلیاتەشی بۆکەین زۆر باشە بە قوربان ئاوا بە تەلەفۆنێ بۆ عەبە بکەمەوە ئابە یەک قسەمەکە جوازەکەت بێنە بەیانی و یەک فیزەی تورکیات بۆ لێدەم تۆ حەقت دەبێ بەچی پێیان کردووەمانە باشە یاڵا دەی باین جوازەکە بۆ بێرە و ئەڕۆین بۆ تورکیا دەی خواحافز ئەمەش حەل بوو
دایکێکیان ئاکیان دایکە ئیشێکم پێدا یا الله خێر ئەمە لابەر بەدەستەوە سێری بیکە چم ئەمەش ضرورە ئێمە هەفتەی جارێکی بێ شتان ڕێک پێکەن تۆ باشە دایکە سێ کارتی ئەوە نییە دایکە سەیوان پێویستی بە تۆزێک پارەیە تۆزێک یەک تۆزی زۆر بچووک ئێزەی ئەوە چەنەیە 50 ڕقێ دایکە 50 وەرەقا دایکە زۆر ضرورەت خوا زۆر ئێمە ئەوە نابێت کچم پارەی ترمانیایە دە باشە دایکە خۆ ساری پێ ناگۆڕێ ئەو بۆ ئەوەیە بۆ عملیاتی دایکێوە ئەی ماوەیەوە پێشش ئێکیکان ئەمەلیات کران بە چی بوو ئەم جارە باوکێتی زۆ ضرورە دایکە دایکە دڵی تۆم پێ ناشکێوە ساقە بم ئەها باوکت تەلەفۆنەکە بە تاو بێت ئێستا پێڵێن ئێستا دەبات تەلەفۆنەکە ئێستا بڕین لە باشە بڕۆ با بڕۆ لو أبو جاسم عيني شاحنات لا يعني وصل والله هاي خوش مجدة حبيبي أنت اسمع ما الآني يا أبو جاسم حبيبي هاي كم سيارة يعني 30 سيارة أوكي 30 سيارة 5 إلي و5 إلك 5 شنو يعني 15 هرا إيه بس خليها بالمخزن بس والله يا أبو جاسم أنت ليش ما تعرف كردي هاي صار لك إيش قدي هنا بالكردستان والله أنت خوش ولد أنت اشتريت بيد اشتريت شركة اشتريت يك دنيا سيارة لحد الآن ما يعرف كردي والله عيب عليك يا معود يا جدع دروح يلا بزينتيني هاي ولد ماكو اسمه هاي بالشاقد مال أنت تحسين قل له نعلى على أبويا دي روح يلا دي روح والله أولي أن توربي إنجا باوكا تۆ بۆچی پەیمانگایەک ناکەیتەوە جاکچم پەیمانگای چی بکەمەوە 5-6 شەریکە ڕاکە نووسینگە دار بەردمە خەریکی دنیا من مەجالم هەیە نووسینگە بکەم و هیچی وڵا پەیمانگایەکی لوغەکەرە ماشەڵڵا عەرەبیەکە و زۆر دەرەجە ئولێ چەتی ڕابیێری مراد کێشم بێت بەدەمتە ئەمە ئەستەکەم کول بوو مانەشی شیل بۆتەوە دانێکی تازە بکڕە بۆ ئەمە دەبیە بە فایق با بۆ تیشکاتەوە ناتیژ ناکردانێکی تازەوان بۆ بکڕە ئەو پلکە زەردانیەمی خۆم لێم کردەوە تۆر خەریکی تەلەفۆنی دەچی بکەم ئیتر مەشغەڵەت ژنەکەم مەشغەڵت ناهێڵێ دەچی بکەم یخوا لە شستاق بێ مرادیان سپاس ئەڵێمەوە ئەو هەنارانە بۆچی تەقیون خۆی سەبەبی هەنار کە ئەتەقەیە ئەرێ ژنەکە من چوزانم من فەلاحم من بەزەزانم بیخۆم و یارمەتی فەقیر و هەژاری پێبم باوکە من ئەم شتی تۆم زۆر بەدڵە کە یارمەتی فەقیر و هەژارێت بوو کوێ بی هەرمری نەوەڵە چی پێیاکەی نیوی ببەخشە مرادیان ئەوەی ڕاستی بە ئێمە پێویستمان بە تۆزێک پارە هەیە ئەوە چییە و قسانە پێم ناخۆشە چیتان پێویستە بیبن بابە ئەو کەی پرسیارە ئەو کەی قسەیە باوکە پارەکە یەک تۆ زۆریش ئەمنە نەوەڵات تۆ بڵێ دەفتەرێن نەوەڵات تۆ بڵێ دەفتەر نەوەڵا قیروسیا بڵێ $1 ملیۆن چەتی نیازی ڕۆزڕایسە هەیە بیکڕی ئەوە نییە دایکە خواست ئەوەنەوە باتی بەستاقە بم وڵا تۆزێکێوێ پەپولێکیان بۆ ئەو ماڵێکی فەقیر و هەژارە یعنی بۆ خۆتان نییە؟ نەوەڵا یەڵا فەقیر و هەژار چەند کەسە ناوەکانیم بۆ بنووسە بە دڵی ئێوە من پارەیان ئێمێ جا من بۆ چیمە بۆ فەقیر نەبێت وڵا هەر یەک کەسە یەک کەسە؟ بەڵێ کێ شتێکی و چەنی ئێوێ ئەیێنی کێ زەلامە؟ وڵا ئەوی ڕاستیە بۆ دایکی دەستگیلانەکی پەپولەیە بۆ کێ؟ دایکێتی یا باوکی باوکی یعنی بۆ ئەو هینە سەیوانە؟ جا تخوا پیاو بێ هێشتا هیچ شتێک نەبووە ئەوە هەفتەی پێشوو ئێمە 50 وەرەقەمان نەبەوەتیوە آخر باوکە گیان ئەوە بۆ دایکی بوو ئەمە بۆ باوکێتی خۆ چەندیشە 50 وەرەقەی پچکۆلێ ئەوە چییە بۆ تۆ تۆ دایم حەزەکە یارمەتی نەخۆش خێراتکەی دەدی خۆرەکە چی من تۆ بۆ لە من تێناگەی خۆ من ڕەزیل نیم خۆتان نەزان بەم ڕۆژگاری یارمەتی فەقیر و هەژارێم بەس هەست دەکەم ئەو سەیوانە ساختەچی و کلااو چییە باوکە بووای پێڵی نەخێوانیە ئەرێ کچەکەم من ئەزانم ئاخە جارێ هیچ شتێکرە بۆ نازانم چۆن لە ڕوویەت ئەوە دوو جار داوای 50 گەڵاکە انسانە بێت تۆزە شخصیەتی هەبێ کەرامەت شەهامەت بەڵام لەو کوڕیان نییە مراد بێکدا ئەوە داوای مستەقبلمانە ماڵە ئاوا بێت تۆ بابم من ئەمەوێت یعنی مێردی کچەکەم شخصیاتی هەبێت هێشتا هیچ شتێک نەبووە
ئەم لێەوە فڵق ئابێنە پ گەڵ ئیسیغلال دەکە ئاگال لە خۆ بێ کچم باوکیان ئستغلالم ناکە با. 50 وەرەقی ئەوێ بۆ باوکی عملیاتی بۆکە شتێکە زۆر زەڕورە دەستیان کورتە ئازانی چۆن هەستەکەم من ئەگەر بیەمێ من بە گەمژە ئازانێ نایم تو بووە ئەکە پێ دڵم زەڕورە گوناحە نایم یان کچەکەم تۆ زۆر سەیری تۆ مەسلحەتی خۆت نازانی ئەوەی کە مەسلحەتی کچی ئەزانێت تەنیا باوک و دایکە خاصەتەن باوک من مەسلحەتی تۆزانم ئەو هەتیوە ئیسیغلال دەکات ئەی بۆ یەکجاری خۆش نامانەی بەشوو جاوەڵا خۆمە مناعەتم نییە والله برا ئەو هەتیوە من هەر چارەیم ناوێ لە ئێسەوەە خۆی سووک و ڕسوا کردو دوای پاراکە دەونە خۆت و ڕەمەکە مراد بێ تر دڵی بەو قبری باوکمی تێچوە نایڵم چونکە بەو سەیوانە خۆم دانەیەکە بۆ دۆزمەوە بەڵێ باش دەستم خۆش بێت گەشدا ئەمرن نەمێنێ هێر بەڕاستی ناخۆشی کرد ئەوە چێمە چەند پەپولەمان هەیە باش یەکدانەمان هەیە بەڵام ئەو پیاوە و کوڕە ئەو سەیوانە ئیسیغلالیە کاژنەکە تۆ بۆ تێناگەی ئیستیغلالی چی ماڵە ئابێت تۆش ناخۆشی کرد کوورە دابڕەوە تۆش ناخۆشە کرد خۆم دانەیەشی بۆ دۆستمەوە بزانە ئەگەر لە خۆم پیاوتر نەبوو هیچم نەزانی بێت ئەلو کاکمراجان زەحمەت نەبێ ئاگاداری مرۆ مقابلێ و کەسانەیە کە بۆ ژمێریاری تەقدیمیان کردووە تخوا بزانم لەو عەدەدە چەنی پیاوە و چەنی ژنە کاکمراجاوەڵاهی 35 کەسن 25 گیان پیاوە و دایان ئافرەتە ئەزانین چۆن لە پیاوەکان نییە بەس دوانم بۆ جیاکەرەوە دوو گەنج ئەمێ مقابلی ئەو دوانە بکەم بەس کاکمراد ئاخر چۆن دووان ئاخر ڕۆژانە فریا ناکەوین ئەرێ کاکە تۆ مدیری یا من تۆ حەقە چیە بەسەرەوە پێیان بڵێ ڕۆژەکانی کە مقابلەتانەکەین باشە پێم وتی تەنها دوو گەنج باشە کاکمراد ئەڵێم با دوایان ئافرەت بێ خۆتە زانی ئافرەت ئاوەدانیە بۆ کۆمپانیاکەمان بە قوربان پێم وتی دوو گەنج یعنی دوو گەنج دوو کوڕم بۆ مقابلەکەی خۆمیم و حەق نێ بەسەری تۆ وەڵاهی بڵم چی کاکمراد باشەوە ئەمری جەنابتە بەسەر چاو بەسەر چاو چی بڵێ بەسەر چاو دەبڕە دەی ئافرەت پیاو نازم با پیاو ئەلەو ژنەکە چۆن کچەکە ئەگری هەردوو چاوی دەرەهات گۆرە بابە ئەو چوزانە مەسلحەتی خۆی لە چیایە ئەو چوزان لە ئێستەوە هاوسەرێکی باش دیاری بکە حەزی لە دانیەکی قیسیتمی ناشرین کردووە ڕۆژ ناڕۆژە دایکی عەمەلیات دەکرێت ئادەی مراد 50 وەرەقەمان بەرێ سکەم لێیەوە ئەمە قەدوی مووسڵم مردوو برێ گورە ژنەکە واز لە حەز و مەز بێنە ئەو کچە چوزانێ مەسلحەتی خۆی لەکوێیە بەس باوک ئەزانێت بەس باوک حەزەکە کچەکەی ڕێک و پێک و ئاوا بچێتە ماڵە باوکی چ ڕێک و پێک و بچێتە لای ژن و مێردی چ ڕێک و پێک و بزانێت معنای ژیان چییە بەس باوک ئەزانێت تەلەفۆنیشم بۆ مەکە من خۆم ئەمڕۆ دانەیەکی بۆ هەڵەبژێرم باشە دێک باشە دێخوا کاکمراجان ئەم کاتێ باش چەند چاو قوربان ئەمە سیڤی ئەو دوانەیە بۆ مقابلە بەس بۆ خۆیان کاکمراد دڵم زۆر تەنگە دەتۆ دانیشە دڵم تەنگە چییە خۆمە تۆ تەنگە دڵم زۆر تەنگە دڵ تەنگە جاران بیسی ئافرەت ئالەم کۆمپانیایە هاتوویانە کرد وەرە گیران هەر زۆر کۆمپانیاکەمان شەوقێکی تری هەبوو ڕەوقێکشکەی هەبوو تۆ عیب ناکەیت کۆرە بابە بۆ خاتی خوا تۆ هەژ مناڵە هەیە ئێستا حەزەکەی ئافرەتی زیاتیا بێت تۆزێ مو نەختێک مو نەرمەکەی واز لێ بێنە نەبەخوا قوربان مەقسەد ئەوە نییە مەقسەد کۆمپانیاکەیە باشە علا کولین زیامەڵێ ئەمە سیفەکان نییە چەند کەس هاتە بۆ مقابلە دوان دانەیەکیانم بۆ بکەرەش بوونەوە باشە دەبڕۆ دڵم تەنگە سەر چاوەکەم یاخوا بە خێر بیت بە خێری سەر چاوم ئەرێوە چییە؟ گوێرە دەنگی تەیر و تویر و چۆلەکە و شت نەبوو؟ گوێرە نییە؟ ئایی؟
جوێرە نەبوو یەکدەقە نابێت تێرێ شتێکی تایە ئەم ژوورە چۆلەکەیەکە کاکە حەما کاکە حەما بەڵا قوربان دەوەرە کاکە وەرە برام بەڵا قوربان ئەمریکا چاوە ڕاستەکەم کە من ئەڕۆم تۆ دەرگا و پەنجەرەی ئەم ژوورە داخیت ئەچوان قوربان ئەرە وڵات دایەخەم و ئیجنابە نازکی لەکە داخرابوو خەڵکی لەکە مایتی ئی باشە باشە ئێستا دەنگی چۆلەکەیە تێرێ شتێ لەم ژوورەیەت تۆ جوێ لێ بە قوربان کاکە جوان بگرێ بەشکە دۆزیمەوە قوربان دەبیگرە و پەڕ و باڵیم بۆ لێکەرەوە جا پەڕباڵ چی لەکەمە قوربان ئەو دەدان زۆر بەرامبەر ئەو زەلامەیە ئەو بوو ئەرە وەڵا دە تۆ بڕۆ تۆ بڕۆ خۆم عیلاجێ باش ئەو فیکەی تۆ بووی ئەو فیکە هەڕۆڵام منم ئەی بواکەی بە قوربان وەڵای قوربان خۆمەیە جاوە خۆ کاکەوە شخصێتی خۆ جوانێ تەرکیکە ێ بەخوا چ بکەم کوڕەوە باشە قوربان پێشتر شتێکی تر مەکرد هەر کەسێ قسەیەکرا ئام لێ کرد تر خێر دایکم بوونوسێ وەڵا زمانی داخ کردم تەرکم دابەست هەر پێم تەرک نەکرا لە باتی ئەوەسە فیکەکە لێدەم بەس ڕێز و حرمەتم بۆ دایکە هەیە سپاس بڵێ موراد بەک زۆر زۆر سەلامە لێکات دەست ماجەکە دەم و لێ و داخ نەکات ئەزانی بۆ چونکە کە داخی کرد فیکە بێرە لێ نای بە شوێنی کە لیت ئامان ئامان دەستی دای پێ ماجەکەم قوربان بامێنە سەر بەسەرێکی خۆم باشە من بینیمی تەوان تۆ ئابووری ناسیانە ژمێریانی زۆر بێوێنەم شتی وانە دووەمی سەر جامیعەکەمان بەس ملاحەزەیەک بینیمی لە پەنجەرەکەەوە کە هاتیت بەلوعی سەر باخەکە کرا بۆ نەوگرتەوە بۆ ئەو بەلوعیا لە لای باخەکەوە ئەوە قوربان من بینیم لێ کارگوزار تێتەوە یخۆ ئیشی من نییە ئەی باشە ئیشی تۆ نیە ئەی زەمیر کاکە واز لە زەمیر بێنە ئەی ویژدان قوربانگیان ئەوە زین چۆنە ئێستا بۆ من ئەگەر تۆ کارگوزارت نەبووە من ئامادەمون بیکەم ئێستاش ئامادەم گەر کارگوزارت نەبێت بەڵام تۆ کارگوزارتەیە بە قوربان تۆ ژمێریاریت ئەوەژ اقتصادە تۆ ئاوەکە کە بەرڵاکەی ئەڕوە ئاوە پارە نییە نابێت پارەی زیاتر بی قوربان زۆر دوورن لێکەوە دە تۆ لە بوارەکەی خۆمان پرسیار مەکەم بزانە حساباتت بۆ خۆمیاننا لە بواری خۆتا پرسیاری یەکەم گریمان دوێنێ ئێوارە برنج و فاسۆلیا خوارد شفتم خوار بەڵا با باڵم گریمان شێتم فاسۆلیا و برنج خوارد و دوو قاب مایەوە بۆ سبەینە نیوەڕە گەرمیەکەی تۆ بیخۆی ڕاستی تۆیە دەرنەچویت بۆ قوربان دەرنەچویت بابە دەرنەچویت قوربان ئابووری ژمێریاری چی باسی فاسۆلیا برنجم بۆگەی تۆ وەرە چۆن علاقەی چێت تۆ هینی کوێیت ئەی چۆن ئێوەش اقتصادا کە تۆ زیان مەسرفی بکەیت و ئەو بڕێژیت و دانیچکرد ئەوە مەسرف زیایی نییە وەڵای ئێستازانیم هەمووی واستەیە وەرە دەبڕە پرسیارەترم لێ بکە پرسیاروشن نەما بۆ دەرەوە بۆ تاو دەرنەچویت وەڵا ناڕۆیت ئەکید ناڕۆیت قوربان سیلاح دەرەکەی کورە نەبە بە پانتۆڵەکەم شل بۆ توانێ ئەمرێک لەمێنێ ئەوە منە ڕۆم بەڵام ئێوە هەموو تا واستاکەن ئەوە کورە دەبڕۆ شتیکن کوڕی کاکە حەما شێت مەکە خەڵکی وە ئەکاتە شو کاکە حەما بەلا قوربان دەوەرە ئێستا ئەگەر پێ ئەوڵێم ئەمرن نەمێنێ لەشە داڕزێ تخوا ئەوە زەلام بوو بۆ منێ کردو زۆر بۆ مقابلە ئەجە وڵای سوزانە قوربانە هاتون بۆ مقابلە و سییان پڕ کردوتەوە برنج باشە چەنی کەی لێیە یەک ئەی قابلە دوانی کەی لەبێ خۆی من دوو کەس ئەی خۆ بەتاک ئێ تاقیم کردیتەوە دەبڕە باین کەرە ژوورەوە لە خزمەتە دەبڕە دەی دڵم تەنگێ بەو قەڵافەتۆ لە دڵم تەنگە باوکە سلام علیکم سەر چاوەکەم باشی قوربان یاخوا بە خێربیت مەمنونم سیڤی جەنابتم لەبەردەسابوو بەڵێ بەس ناوەکە و نەوعێکە لام ناو قورقوشمە نانا قوربان جا من ناو قادر ڕەشیدە شید چی بوو بوو بڕە قوربانە و بەعزە کلیمێک یان تۆ زاوە درێژێکەمەوە وی بەغەڵەت تێمەگە داوای لە بوو نانە طبیعیە بە قوربان ئەو جۆرەك هەیە کە بۆی تەمع کردووی سپیسی نەیاوەتێمی بەسەرێکە و نووسیوە قوربانجان ئەوە زانی چی ئەوە مۆزەفێک لایە تەمان یەک گلەی با بکەم ڕخنێ تەمان داوای لە بوور ناکەم پێ ناخۆش نەبێت نانە طبیعیە ئەو پیاوەی کە لەلاتە لە دەروانێ ئەوەی بە سمێڵیەتی بە قژەوە نییە ئەوە هەموو خەڵەتەکان ئەو کردوێتی ئەخە تۆ نەوەبیستوە لە زۆری لەبەر هەم هێنان و ناڕێکی لە دابەش بوونە شەڵا ئەوەنەی یاوێتە خوارە و تۆزێکی بایەتە سەرەوە وەزعەکە بەنەوعیکی کرا ئەی قوربان خەڵەت توشتی تری نەکردێت نانە بەس لەگەڵ موالدەکەتانیم ئەڵێ موالد 58 قوربان جا من 85م دەی بەسەری پێغەمبەر ئەوشی بە عەکسی نووسیوە قەی ناخۆم چاکێکم باش من زۆر خۆشحاڵم سپاس دەکەم جەنابەت دەژمێریاریت بەڵێ بینیمیت کە هاتی تەژوورەوانێ بەلوعەیەک بەردرابوو ئاوە تۆ سەر باخەکە بینیمیت گرتەوە سەبەب قوربانجانەوە باوکم لە هەر لە بیدایەت و ئاوا فێری کردوین زیادە ڕۆی نەکەیت ئیتر لەبەرەوە بەڵاکم گرتەوانێ یعنی ئەمە تەربێتی باوکتە بەڵێ
هزار ڕەحمە لەو قەبرەی باوکێ کێ چی بۆ قوربان تۆش نەخۆشی ئەوە پێم خۆش بوو ئەها بازەرتە کە پێم خۆشە بێ ئیندیماجەکەم لە ڕاستەبی بەس قوربان جان عەفوکەم باوکم نەمردووە دووە یعنی باوکە ماوە بەڵێ لە گیانە ماوە واللهی من زۆر خۆشحاڵم کەوا تربێتێکی ئاوا جوانی تۆی ئاوە دەستکەین بە تەجروبەکانمان فەرموو زۆر باشە گریمان دوێنێ ئێوارەکەی تۆ برنج و تاسکەبابی خواردووە بەس عەفوکە قوربان جان وەڵای من 6 دانیژە مانگیشە بێت تاسکەباب نەخواردەوە بەخوار بنجی سوور و نۆکا و شۆر بە مامۆکە دایک باشە ڕۆحەکە منەڵم گریمان فەرەزن ئەخە قوربان من نامەیە درۆکە لەگەڵتان باوکم موافق نەکردم درۆک باشە چاوەکەم شێتم مەکە گریمان تۆ برنج و تاسکەبابی خواردۆ دوێنێ ئێوارە باشە قوربان جان فەرموو ئەگەر تۆزێک مایەوانێ بۆ سبەینی نیۆڕۆ گەرمیەکەی تۆ کە برسی بوو نەوەڵە دەرنەچویت ئەخە بۆ قوربان جان ئەخە تۆ ژۆر یەک حاڵەت هەیە لێرەیە ئادێ. یعنی بێ ئەو کەسە بۆ ئەو ژەمە چەند کەس نەبێ ئەوە دروست کرێت ئەو نە بخورێتە بۆ بمێنێتەوە خەسار بێت ئەوەیە مۆزوعەکە وەڵاهی ئەشەم بالله جوابێک بوو یعنی پڕ بە دڵی من بوو زۆرم پێ خۆش زۆر مەمنونم نم بەڵێ ئەی ئافەرم رم ئەوەم زۆر پێ خۆش بوو باشە یەک پرسیاری تر فەرەزنا مەسەلەن تۆ ژنە هەیە قوربان عەفو من ژنم نییە شکور کور بە قوربان ئەڵێن فەرەزن ئەخە قوربان جان من ژنم نییە چاوەکەم ئەڵێن لەو فەرەزنا ئەخە قوربان جان من ژنم نییە بە قوربانی چاوم ئەرێ کاکە تۆ بۆ شێت مەکەی ئەرێ تۆ بۆ هار مەکەی بە قوربان دەماشە دەرێنی دەمانچی پانتۆڵەکەمە زوو شلە بێت و ماڵە بە قڕ نەگیری هەرچی هەڵاسی وازێن دەمان چەند پێەیە باش کاکە فەرەزنە بۆ شێت مەکەی ئەخە زین بۆچی قوربان جان بە قورعام لە باوکم وەسێرەکەم خۆ ئاگای لێ زوخای کردم و ماڵە خەزوریانی ئەو وەزعی دایکم نەبوو ئێتمیش باوکم وتی باس باشە ڕۆحەکە منەڵم ئەگەر تۆ ژنە هەبوو گریمان بەڵێ لە کۆمپانیایەکیش دەوام دەکرد مۆزەف بوویت بەڵێ تەلەفۆنیان بۆ کردی وتی خێرا بگەرە ماڵەوە ژنەکە و نەخۆشە ئەچی بۆ لای ژنەکە و یا کۆمپانیاکە بەجێڵی کامیان کۆمپانیاکە بەجێڵیت وەڵی قوربان ڕاستیتەوێ وڵایشمە بۆ لای خێزانەکەم دەرنەچویت ئێخە بۆ قوربان جاوە حقیقەتە زانی ئەی مۆزەفی من بی هەزار جوو شەکت هێڵێم و دەجارێ غایبەیەم ئەخە دەغەزانی بۆ قوربان جان ئێکاکە جان لە ئاخری ژیانە هەر ژن فریاتەکە هەر ژن بۆ دەسوو تێ یعنی تۆ ئەمەنە ژنە لا مەطلەبە ئەی بەتەشید ئەمەنە ژن گەورەیە لای تۆ بەڵێ زۆر گەرەسە تۆ بۆ تێناگەی تێ وەڵڵاهی ئافەرم دەی مادەم وای پیرۆزە تاوا قوربان جان چ بەشە دانرام گورە بەشێکی قسمیی ژمێریایەتی و کۆمپانیایەتی زۆر لەوانە مهمترە ئەی شێ قوربان دی پێم بڵێ وەڵڵاهی وەی ڕاستی بێ حەزەکەم ببی بە زاوای من و کچەکەی خۆمە پێشکەشکەم قوربان توخوا یەک جایتر ئەیلی تۆ بۆ وتم من معجبی تۆم و معجبی ئەخلاقتم حەزەکەم کچەکەی خۆمە پێشکەشکەم و ببی بە زاوای من ئەخوکە کاک بڕاجان بە قوربانە بوو بە ساکرە چوانە بوو تۆ کابراایشی دەوڵەمە نیۆم شاری توێ وەڵای من بەس لە فەیسبووکا تۆ بینیوە کوڕێکی فەقیریۆک من وەڵای ئەو باوکم شەش دانەمان کرد خانوونیایەوە وەڵای نە خانومانێ وەڵای قەرزاری بە قورعان کچی تۆ لەکوێ بە من مەخێوە گرێ ڕۆحەکەم من ئەخلاقی تۆم بەدڵە زانست و بیکردنەوەی تۆم بەدڵە کەوا ئەزانم ئافرەتە لا گەورەیە حەزەکەم بی بە زاوای من کەی مشکلەی خانوویەکە بۆ ئەکڕم کاکە ئەی باشە قوربانجەوە خانوو بۆ من کڕی ئەی دایک و باوکم ئێ وەڵای منۆ ژنەی من گوناحە بە قورعان بەزین بیایەوە چۆنێک خەمە سەر ماڵ خانوویەکیش بۆ ماڵی باوکە دەکڕمەوە دوو خانوو خانوویەکیش بۆ دایک و باوکمە کردی بەڵێ خانوویەکیش بۆ من بۆ معلوماتیش لێرەشە لەم کۆمپانیای ئەو کەم بە مدیری حسابات بە مەبلەغێکی زۆر چەنە موچەکەشم 5 ملیۆن باشە 5 ملیۆن بەڵێ دوو خانوو کچەی خۆشی بەڵێ کاکە بۆ زیاکەم بەد من کوژە نانە قوربان جان توای دەقەوانە لابی قوربان ئاخر نەخەوی ناخۆم دوو خۆی دەقە قوربان جان ئەڵێم کچەکەی خۆ دەی بە من بەڵێ خانوویەکیش بۆ خۆم بۆ ماڵی باوکیشم لێرەش مدیری حساباتم 5 ملیۆنیشم هەیە بەڵێ توای دەقە قوربان جان جەڵدە من ئێستا ئیشم بە توێ لە شوێی دەوەرە وەرە کاکە باوکەڕەوە کاکە هەمە فریاکەوە نازانم وتم پیرۆزە بوو کاکە برا کاکە کاکاجان بە قوربان تۆزە خیرەتە هەبێ خۆ من چی وتووە ئەمە بۆ فرۆ دەستەرە مێزە واللهی ئەو تۆ نایزانی خۆمان نەیزانی ئەمە ئەو نەبوو کە سمێ زۆرتر و لە قژی بابا ئەو تابیعەکەی قەینا تۆ واز لەوە بێنە قوربان جان ئەڵێم
والله آخر معقول نییە تۆ خانوویەک و بۆ ماڵی باوکم و بۆ خۆم و 5 ملیۆنیش وەرە بابە من ملیۆنێرم تۆ قەچێ بەسەرەوە من مهمەوەیە ڕفتار و ئەتوانی تۆم بەدڵە یعنی 5 ملیۆنیش میتە کاکە 3 ملیۆن دێت بەش بە بولێرەوە باش حەکەم دا اینجا ئەسە تەلەفۆنێک بە باوکە بکە بڵێ باوکە ئەوە کاکە مرادم خانوویەکیشی وەیەوە کردو بۆ خۆشم ڕاستەکە دەڕاستەکە بە قسەی پێدەی والله قوربانجە من نایکەم نایکەی ناوەڵە بابا یکەم دە تۆ دەماچێ لا بە ماڵ بابە دەماچەیەکی ئەم پانتۆڵە نەعلەتی شلە بێتەوە خەریکە شێت مەکە ڕۆحەکەم بۆی بکە مژدەیەکە بە باوکتی بەرێ خزانانی چی قوربانجە زەین بۆچی بۆی ناکەم وڵی باوکم تازە سێ دانەجا جەڵدەلیەوە ناوێرم باشە یەک شتم بۆ بکە عادی تۆ بەس تەلەفۆنی بۆ بکە بڵێ وەرە بۆ کۆمپانیاکەی مراد من خۆم لێرە بە ئوستوبی خۆم تێگەێنم بە شوێنەی ڕاست بۆ ئوسولبەی خۆ جاتخوا ئوسول بێت ئەوە بۆسەی من بوو تۆ بەس بانگەکە خۆم تێگەێنم خۆم تێگەێنم چی بکە وڵی باوکشم گوناحە بە قورئان کە ناسە هەتا ئەو سەر باڵگە تۆ سەر پیسە بێ بە قوربانە بوویش نەجاتی بەس بگاتە ئێرە بڵێ باوکە وەرە بۆ کۆمپانیاکەی مراد پێڵم بێت ئەلو باوکە عەک بەخێر بێ سەرچاوەکە ڕۆحکەم شکور باشی یاخوا بەخێر بێ دەچم بەدامێنێ هاتوون بۆ لای تۆ قالە نەهات پێ بۆ قەرز و شتیوە بەخوا نیمە 1 دینارێ بەبەوە کاک ڕەشی گیان تۆ باسی چیەکەی ڕۆحەکەم من ئاگام لە وەزعتانە وەزعتان خراپ و ئەمانە و کرێچیت و ئەمەم هەموو بیستووە من بە ساقم ماڵە بێزین چۆنەخوا بۆ سەرەوە ئاگای لێتی 6 دانەمانگیشە من بە دەرگای حەوشیان نەچوومەتە ژووری ئاوالیم هەر لە کەلاوەکە و بەسەر دیوارەکە خۆم هەڵاوەتە ئەودی و بۆی ساحب خانوەکە نەمبینێ داوای کرێم لێ بکە نەجاتانێم هەمووتان نەجاتێم بەڕاستی من کە قار هاو وەلام زانیم کوڕێکی بە ئەدەب و بە ئەخلاقا حەزم کرد نزیک بمەوە لێتان بۆیە کچەکەی خۆم پێشکەش کرد چی؟ جاوتی بەڕاستی وتی ئێمە کرێچین وەڵڵاهی 6 مانگە حتا باسی وەشی کرد تی باوکم کرینەیەوە کە ناسە و وتم کاکە لەوە نەجاتێم خانوویەکی شتان بۆکەم هەر بە هەدیە بۆ خۆتان جا بەڕاستی ئەو وتی ئەی ماڵی باوکم ئاخر چۆن بەجێبێڵتم کاکە قیروسیا خانوویەکی جوانیش بۆ ئەوانەکردم با بۆ خۆیان بژین ئەتە بەڕاستی حەزم نەکرد قالێ لە بڕوا وتم لای خۆم لەم کۆمپانیایکەم بە مدیری حسابات مانگی 5 ملیۆنیشی ئێمێ بەڕاستی کەزانیشم جەنابەت کە ناسیت وابزانوتیان گرێبەستیش و 200,000 هەیە وتم بابێت لای من تااقەتی ئیشی باخەوانی بکە مانگی 2-3 ملیۆنی ژەیەم بەو بەس حەزەکەم یەک بۆم باسکەی چکە دڵم تەحمل ناکات ئێستا خانوویەکەم بۆ ئەو کڕیوە خانوویەکیش بۆ تۆ هەردوو کشتان لێرە تاعینەکەم بەڵێ باوکەڕۆ چی بکەینەوە بۆی لەوە باوکە کاگڕەشی کاکە تەلەفۆنەکەم بۆی ساخە مەخۆ چارەسەری هەیە یەڵا تەلەفۆن بۆی نازانم بورایە خەریکی بە کاکە بیژۆرەنە تەلەفۆن نەکەی بۆ پۆلیس کامرا ئەم وای لاتوە یەک دەقا قسەمەکە ئەلەو دکتۆری ئۆنلاینە ئەلو دایکە حەفسە چۆنی دایکە ژیان بە قوربانە من فریام کەوە وەرە نە وەڵڵا ئەم جارە مەوزوعەکە قەرزاری ئەم شتانە نییە وەرەوە تام لە ئۆفیسەکەی مراد بەک وەرە باوکمە بوراوەتەوە ئەم جارە لە دەستی مراد بەکە دەوەرە خێرات خوا دایکە گیان دەوەرەوە چاوەڕوان دەکەم کاکە حەمەڕاکە کاکە بزانم دکتۆران نەگەشتن دەبڕۆ باشە خودراگەن تەلەفۆن بۆ کرد بە خود نەکرد ئەم هەموو شتێ شێ دەچێت تۆ لە خۆ کردوێتەوە بێ خەساری زۆرەکەی چەنە زۆری دەبڕۆ کاگڕەشی دنیای بێبەشی سەر چاو وەڵا دکتۆر جانەمە خەبەرێکی خۆشم مایە هەل لەگەڵ یامەی یەکسەر عینەن سەلاجە ئۆتۆماتیکی کرد و ئیتر هەمەسایە هەر نەمرێ بەس نەمرێ ئاپاڵی خەمبا عیداتێکی سەرەتایی کردی بە ساقڵ ئەوە ناتوانم هەر نەمرێ با تووشی موشکیلە نەبن وەزعی چۆنە هەناسایە
وەزعی زۆر خراپە چی لێ بکەین دکتۆرجیان وەڵی ئەبێ جارێ علاجێکی سەرەتایی بکەین ئیسعاف پشتی ناوێت فرێنی بۆ قەسەخانە دەڕاکە بە ساقەم ئیسعافەکەم بۆ حازێکە تۆ قەزا لە دڵم دەیڕاکە بە قورباتم دکتۆرجیان نەمرێ بۆ خاتی خوا حیا و شەرەف مەچێ من بمرێت دەوەرە پیاوەتی بکە لەم ڕۆژەیە خوای بە قوربانی بەس نەمرێ ئابڕوو مەچێ من خاڵە گیان ناوی ڕەشیە ڕەشی چی بەڵا ڕەشی لێوەتەوە کاک ڕەشی دەوەرە پیاوەتی بکە لەم ڕۆژەیە خۆ من خەبەری خۆشم مایتێ باڕێ بۆ قەسەخانە ئاخرە ترسم من بێم بگیرم لێ وەڵی بۆ چکەت نێ بێت بەخوا هیچم نەکردو لە پیاوەتی زیاتر بابڕێ یەک دەقەت خوا ڕەشانم ڕۆیە ڕەشان ڕۆیە ئەرەم ڕۆیە ئەوە حەفسەی دایکمە ئەرە لەم قوربانەوە ئیسعافی لێرە ڕێ باوکم بوو ئەرە وەڵی تۆ بۆ پێوت بۆ بێ بۆ ئێرە مراد بەکچە لە ڕەشەکەنەوەی بەخوا هیچم نەکردو حەفسەخان تۆ زۆر سەیریت خۆتە بەس پیاوەتیم کردو ئەخدە تو وا بکە بە قوڵام هیچم بۆ ناوترێت ئەزانی چۆن قایل کە هاو بۆ لامبەڕاستی بۆ کۆمپانیا کوڕێکی مؤدەب و بە ئەخلاق بوو وتم لای خۆم تەعینیەکەم وتی ئاخر کرێت چیم وتم وعد بێت مراد بەک خانوێکە بۆکە وتم خانوێکە بۆکەم وتی ئەی ماڵی باوکە وتم کاکە خالیکیش بۆ ئەوانەکەم ئەیتر 5 ملیۆنیشم بۆ نەبڕیتەوە ئەیتر لەو زیاتر وتوە جینا بەسەری تۆ حەبسەکە ئەی دایکم جاوە قوربانی دایکم توخوا یەک دەقە پەلە بکە چیەکە بۆ خاتری خوا برە بۆ خوشەکان یەکەم وەرە بابە مەیکە بۆ خاتری خوا وەڵای لە جەنازە زیاتر نابێتەوە کاکە باسە بە ئەوەی نەبوورێنەوە دکتۆرجان کاکە فریاماکە بۆ خاتری خوا عیلاجی کە بە ساقە بم دەدەی عیلاجی چی بکە بەقورعان دوکا کوڕاشتیشی لێ بێ خوا دکتۆرجان بە قوربانی عەلەیکم السەلام ئەوە چی مراد بەک وەڵا قوڕ کراوە بەسە مراد بەگا ئاگەر لێنی ئەهات فەرتەنەیەکە چییە؟ نازانم فەرتەنەیەکە ئەها گورد لەبانی و فەوزایەکە لە مینەیە ئەڵێم مراد بە گیان یەکسی ئامانە شێن ئەوە خێزان مەوەش کچەکەمەکە نیازمێ بیەم بە تۆ ئەمە چی دوێ؟ ئەوەی دامناوە بۆ تۆ ئەوەی کێی بە من؟ بەڵێ بەڵێ توای جایتە تەشی دەکەیتەوە بۆ؟ ئەمە کچەکەی کە پێشکەشی تۆم کردووە ئەمە؟ بەڵێ جەڵتەفانی ئەما کرێت دەوەرە پیاوەتی بکە کورە ئەی هاوات چی و لەم ئایدە کردووە کورە کاکە هیچم لێ نەکردو وەڵڵا بەڵام ئەمە نەیان درۆن لەگەڵ کردوون بڕوایان بە ڕاستیەکەی خەڵکی تریش نەماوە ڕۆحەکەم ئێستا تو بۆم عیلاجکە کاکە جان ئەمە کرێت چی بۆتم خانوو دەیەوێت ئێستا تۆ کرێت چیت بەڵێ ئەیتی وعدی پیاو بێت لەسەر دەستی ئەوانە ئەو دوانم بۆ عیلاجکە خانێکی بۆ تۆکەم بەسەری تۆ ئەخوایان خۆشیێمان لێ تێکنەی گەرمەساتە بەزمەساتە سەیرکەن و پێ بکەنن پڕ لە ساتە هەموو هەفتان بابەتی جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان لە کەناڵی دیمەن تیڤی بۆ پیر و جوان گەرمەساتە بەسەرهاتە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە دەنزاویە تراژیدیە کۆمیدیە ئەو سەردەما قەباحەتە مرۆڤی ئێستا ناڕەحەتە قەناعەتی هیچ نەماوە کەس ئاگای لە کەس نەماوە باش و خراپ تێک هەڵبووە گشتی بۆ پارە تێک چووە گەرمەساتە